ڕۆژ ئاوا بە فەرمی بانکێشتی فەڕەنسا بۆ کۆنگرەی داهاتووی سووریا کرا. ماکرۆنیش لەبارەی هەسەدا داوایەکی ئاراستەی شەڕح کرد. ناکۆکی شیعە و سوننە لە بەغدا تونتر دەبێتەوە و هەنگاوێکی تون دژی پارێزگاکانی سوننە دەنرێت. حکوومەتی هەرێم 11 ساڵە فەرمانبەرانی پشتگوێ خستووە پلە بەرزکردنەوەی سەرۆکایەتیەکان و پێشمەرگەش بەردەوامە. وەزیری دەرەوەی فەڕەنسا لە پەیامێکدا ڕایگەیاند بە فەرمی ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان بانگپێش کراون بۆ کۆنفرانسێک لەبارەی داهاتووی سووریا کە 13ی ئەم مانگە لە پاریس ئەنجام دەدرێت. هاوکات هەردوێنێش لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لەگەڵ ئەحمەد شەڕع داوای لێ کرد پرسی هێزەکانی سووریای دیموکرات لەناو سوپای سووریا چارەسەر بکەن. ئەوەش لە کاتێکدایە کە تورکیا بە ئەحمەد شەڕعی ڕاگەیاندووە بە هیچ شێوەیەک بوونی ئۆتۆنۆمی بۆ کورد لە دەستوری داهاتووی سووریا قبوڵ ناکەن و بەڵام پشتیوانیان نێودەوڵەتیەکان بۆ ڕۆژئاوا بەردەوامە. دوای ئەوەی بەهۆی بڕیارێکی دادگای فیدراڵی بۆ ڕاگررتنی جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی هەریەک لە پارێزگارەکانی ئەمبار و سەڵاحەدین و مووسڵ و هەروەها سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری ڕاگررتنی دوامیان لە پارێزگاکانی خۆیاندا وەک ناڕەزایەتیەک بەرامبەر ئەو بڕیارە ئێستا لایەنە شیعیەکان هەنگاوەکانیان دەست پێ کردووە بۆ دوورخستنەوەی ئەو پارێزگارانە بە پاساوی ئەوەی دەسەڵاتی ڕاگررتنی دەوامیان لە پارێزگاکانی خۆیان ئەو کارەی کردویانە سەرپێچی یاسا و پێویستە دوور بخرێنەوە. لەم بارەیەوە یاسر حوسێنی پەرلەمانتاری سادیق و ڕایگەیاندووە کە پێویستە ئەو سێ پارێزگارە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە پۆستەکانیان دوور بخرێنەوە بەهۆی سەرپێچیکردنی یاسا و ڕاگررتنی دوام لە دەرەوەی دەسەڵاتی خۆیان. ئەمڕۆ وەزارەتی پێشمەرگا بە فەرمی پلە بەرزکردنەوەی زیاتر لە 8,000 پێشمەرگەی ڕاگەیە. ئەوە لە کاتێکدا حکوومەتی هەرێم بەهۆی کێشەی دارایی لە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. بەمەش زیانێکی زۆری دارایی بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتووە بە بەراورد بە هاوتای فەرمانبەرانی عێراق. هاوکات لەو ڕێکەوتنەش لەگەڵ بەغدا کردویانە بە هیچ زۆرێک ئاماژە بەدەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوە. جێی باسا حکوومەتی هەرێم جگە لە پێشمەرگە بەرزکردنەوەی سەرۆکایەتیەکانی هەرێم و حکوومەت و پەرلەمان و دادوەران و چەند دامەزراوەیەکی تریشی ڕانەگرتووە کە ئەمەش نایەکسانی لە نێو موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە.